سان وخير ومجوارم كساق وسلامتون من هدفم بو لم گۆرانیە. ئەم گۆرانیە باس دەورانێکیە کرد کە بەسەر مێژووی مەعاسرە ئەمڕۆژیە ئێمە لە کوردەوارە داگیرکراگە لەلایەنە عێراق لەژێر گەمارۆی وڵاتانە دنیا لەسەر عێراق و گەمارۆی دەوڵەتە مەرکەزی لەسەر کوردستان خەڵکە سەرزەمینە ئێمە دەستی کرد بە کۆچ و سنوورەکانە دنیای بەزان بە پێ بەرەو ئوروپا و بەرەو وڵاتانی ڕۆژاوایی. ئەم دیاردە گەورە مێژوویە و ئەم دەورانە گەورەی مێژوویە کە سەمرەکەی بوو بە کەسانی وەکو ئێمە لە ئوروپا لە چەندین گۆرانیە و لە چەندین شعرە ڕەنگی داوە. ئەمە کەم هەدەف من دەورانگەلێکە ڕووداوگەلێکە کە ڕوو ئەدات و ئێمە خەڵکانە ڕووداو فرەی بێچیرۆکین. بۆیە لە سەرگەردانیەکە واینە وەزعیەتە ژڵەژیاگیەکە کە ناتوانین تەعبیرە لە خۆمان و گوزارش لە خۆمان بکەین، کە ناتوانین خاوەنداریەتیە لە خۆمان بکەین. ئەوەی کە پێژن مێژوو و بە شێوەیە پرتۆک و لاپەڕە و داستانە فتح و فتوح ئینسانهایە گەورەیە بەرجەستەی تاریخی بەحسەکە، ئەمما ڕووداوگە لە دەورانێکیش کە ژیانە ئاڵمە خەڵکی واتیا لە لای ئێمە سەرپۆشی لەسەردانریاکە. گەرچە کەسایەتی گەورە مەوجود نەبووگە تا مێژوویەک تومارکە بێژگە لە مێژوویە شکست و تەسلیم نەوێت، بۆیە دەسە ئێمەی بۆش و بەتاڵ کردگە لە گرتنە ئەزمون و هەبوونە سیما و تەسویر و وێنە و دەنگ تا ئێمە بتوانین ئیلهامی لێ وەربگرین، تا بتوانین بۆ بەردەوامکردنە ژیانە خۆمان دەرسی لێ وەربگرین. ئێوە گشتان ئەزانن مانگرتنێک لە خۆراک لەبەری یوئنا بە دەست پێشخەریە مامۆستایان دەستی پێکرد و ئێمە زانیمان کۆمەڵێک ئینسانی تر کە مامۆستانین لە ناوە و کەسانن کە مانیان گرتگە، مانیان لە خواردن گرتگە. جا من بەر لەوەی بێمە سەر ئەم داستانە بە ئەو گۆرانیە کە لێمدا و ئەو مەبەستەی کە هەم بوو لەو گۆرانیە گەرەکمە چیرۆکێکتان بۆ بگێڕمەوە. کارل مارکس شتێکی دۆزیەوە و لەسەری نەدوافرە بەناوە primitive accumulation. تەرجەمەکەی دەمەدەستیەکەی ئەبێتە کەڵەکەبوونە سەرەتایی. کەڵەکەبوونە سەرەتایی یعنی دەورانی دەست پێیەکە کە وردە وردە ژیانە ئینسان ئەگۆڕێ و پێویستی بە هەنێ کەڵەکەبوون هەست تا بتوانێ بەرەو قۆناغێکی تر بڕوە، وەکو کەڵەکەبوونە دارایی کە ئەمە لە مەسیرە ڕاوڕوودکردن ئەمریکای لاتین و مردمان وڵاتانی تر دەست پێیەکە تاوەی کە شێوەی بەرهەمهێنان کۆمەڵایەتی بە شێوەیە مەس پرۆداکشن یا بەرهەمهێنارە زۆری دەست پێیەکات و وردە وردە پێویستیان بە هێزە کارێک ئەبێت کە ئەم هێزە کارە بێژگە لە لەشە خۆی هیچێکی تری نەبێت بۆ بژێوی ژیان و دەبێت بۆ خولقاندنە ئەم هێزە کارە ئەمانە لە ژیانە پێشووتری خۆیان هەڵیان دەکێنی. ئەم مقەدەمەیەم وت بێمە ناوە چیرۆکێک. سریاڵێکیان دروست کردگە بە زمانە ئینگلیسی زوو دەوری 2015 ئەگەر هەڵا نەبووم، بەناوە ویل هێڵ ئەن ئە ویل، یانێ جەحەنەم لەسرە چەرخ، جەحەنەمە متحرک، جەحەنەمێک ئەڕوا بەڕێوە. داستانە ویل هێڵ ئەن ئە ویل داستانە
چۆنیەتی دروستکردنە ڕێگەی ئاسنە لە ئەمریکا. ئەمریکای دوای جەنگی داخڵی، دوای جەنگی ناوخۆیی لە ساڵەکانە 1861 تا دەهەیە 1970 قەرنە 19. بزانن ئێمە لە ناوە بەشر و ناگویران و ئاکادمیسیەنەکان کەوتگینە بەر هێرشە تەرجەمەی بیرۆکەی متەفەکرینە غەربی کۆمەڵی قسەتکرارەکەینەوە، بە تایبەتی ئەم جیلەی کە تازە پێکاتکن لە کوردەوارە لە ژێر دەسە حکوومەتە هەرێم کە هەستە بە لیبراڵی بوون و حەزبە زۆر شتێکەکەن بێ ئەوەی دەستیان لە شێوە تەقلیدیەکە هەڵگرت بێ. مەسەڵەن باسە ئەوە ئەکەن کە ئەمانە ڕۆخێنەر نین، داهێنەرن، بەڵام ئێمە مانان ئێشێ بزانین هیچ داهێنانێ بێ هیچ ڕۆخەندنی دەست پێ ناکە. تۆ گەرەکتە کەرەستەیە دروستکەی، قەنەفە دروستکەی، تۆ گەرەکتە کەشتی دروستکەی، تۆ گەرەکتە بەلەمێ دروستکەی، تۆ گەرەکتە سەندەلیە دروستکەی، دەبێ دارستانێکی بۆ هەڕۆژێنی، دەبێ دارێکی بۆ ببڕی. تۆ ڕۆخەندن ئەەکەی بۆ دروستکردن. تۆ ناتوانێ هیچ بینایەکی کۆن بێ ڕۆخاندن نوێژەن بکەیتەوە، دەبێ بێ ڕۆخێنی تا بتوانانی نوێژەنی بکەیتەوە. کەواتە ئەو قسە کە ئەکرێت گویا ئێمە هەر چەشن و ڕەهەندێک لە مبارزە بگرینە بەر نای ڕۆخێنین دروستیەکەین. پرۆسەسە دروستکردن لەگەڵ ڕۆخاندنا تێکەڵە، پرۆسەسە دروستکردن لەگەڵ شەڕ جۆرا و جۆرە، باسنەگەلە جۆرا و جۆر و فیڵدگەلە جۆرا و جۆرا دەست پێیەخەیە. ئێستا کە من ئێژم کێشانی ڕێگەی ئاسن دیاردەیەکی یەکجار گەورەس لە قەرنە 19 کە دنیای ئەمڕۆ ممکن ئەکات بە هەبوونە مەکینەی هەڵم و ئینسانەکان بۆ یەکەم جار دەستیان بەوە ئەگا کە لە ڕێی زەمینەوە بتوانن هەزاران هەزار تۆن کالا جێبەجێ بکەن، هەزاران هەزار ئینسان جێبەجێ بکەن بە سرعتێکی زۆرەوە لە مەکانێکەوە بەرەو مەکانێکی تر بڕۆن. بەڵام ئەمە داستانی وا لە پشتە ئەوەی کە ئێمە زۆر بە ڕاحەتی سوارە قەتارێگەوین وە لە بیرمان نایێت کە ئەم ڕێی لە ئاسنە چۆن دانریاگە. ئەوەی کە دانیشەم سریاڵە ئەنووسێت، سریاڵ لە پشتە کارەکتەرگەرە جۆرا و جۆرە نووسێ. یەک بە تۆ ئێژێ ئەم محیتەی کەوایەنتیا خوێندنەوەیە قوڵتری گەرەکە، ئەوەی کە یانکیەکانە شمالە ئەمریکا کە لەگەڵ جنوبیەکانە کە لەسەر کۆیلەداری بوو بە شەڕیان، بە تۆ ئێژێت نە ئەوانەی ئەمریکای شمالی یا یانکیەکان یا شمال یا هێزەکانە باکوور لەسەر حەق بوون و زۆر ئینسان بوون، نە ئەوانەی خوارەوە زۆر دڕندە بوون، یعنی لەگەڵ یەکتریا لە قیاسە بە یەکتریا. بۆ چون ئەمانە گەیگنە سەردەمێک کە پێویستیان بە هێزە کارە، هێزە کاریش لە چوارچێوەی کۆیلە ئیستقلال کریاگە و ئەمانە دەبێ ئەم هێزە کارە بەردەن ئازادی کەن تا بتوانن لە ڕێگەیە بەکارهێنانیان لە سەنعەتیکردنە ئەمریکا کەڵکیان لێ وەربگرن. تا تۆ هێزە کارت نەبێ کارخانەت بۆ ناچێتە ڕێوە، تۆ تا هێزە کارت نەبێ ڕێگەی ئاسنە بۆ دانانرێت. کاڕۆیتە ناو ئەم تەرکیبە هێزە کارە، ئەو جار تۆ ئەخۆیتە تۆڕە ئیرلەندیەکان، چینیەکان، تۆ خۆیتە تۆڕە کەسانێک کە لە مەجبوریە بە سات و سەوداوێک لە برسێتیا لە وڵاتێکی تر گۆزیاگن و هاوریاگن بۆ ئەمریکا. پاشان تۆ خۆیتە تەبیعەتێکی سەختی دڵڕق کە بە سەرما و سۆڵەی بە سەختی زەمینی بە بڵاوەبوونی تەهدیداتە حیواناتی بە بڵاوەبوون تەهدیداتە سوور پێسەکان
عدەیەک لە ناو دڵە ئیاڵاتە متحدەی ئەمریکا بەو جێگانەی کە تا ئیستیشن ڕوویگن خەریکن ڕێگەی ئاسنەکێشن. کێگەلی واتیا کۆمەڵێک کرێکاری ڕەشپێسی واتیا بە نیوەی سپیەکان کارەکەن، فرەکارەکەن، کۆیلەی تازە بەردریاگن کاریان لە حشوێ دەست ناکەوێ، تازە لە ماڵە ئەرباب و خانەخوێ دەرکریاگن. تۆ ئەخۆیتە تۆڕە ژنانە لەشفرۆش لە تەنیشتە شارەکانە ڕێگەی ئاسن، یانێ لە هەر جێکە و کە بنکەدا ئەنێن تا ڕێگەی ئاسن بۆ نەڕێوە کۆمەڵێ کرێکار لە ئەو جێ داپۆسیاگی و تووڕەیی و تونند و تیژیا کە کۆ ئەونۆ کۆمەڵێ ژنە لەشفرۆشیشیان واتەیە. ئەگەر چی ئیاڵاتە متحدەی ئەمریکا بەرەو بەرقەرارکردن نەزم و قانون و دەستی ئاسنینی قانونە ڕوا، بەڵام ڕێگەی ئاسنی بۆ ناڕواتە بەرەوە ئەگەر کەسانێکی دڕیتیانە بێ، ئەوانەی کە جنایەتکارن، تفنکێشن، پیاو کوژن، تووڕەن، ئەمانە نەکە ئەتوانن لەگەڵ ئەو تەبیعەتە خەشنە شەڕکەن. لەگەڵ ئەمە تۆ جیلێکی منفعەت تەڵەبی دزی سەرمایەدارت هەست کە لە پشتە دروشمە ڕێگەی ئاسن سەرمایەی کەلان خەریکەنە دزن، جنایەت ئەکەن و ڕقابەتەکەن. لەناوە دڵ ئەمانە لە ژنە لەشفرۆش و گرتگە تا ئینسان جویای ناو بەشدارە بێ. ئڤنت ڕێگەی ئاسنە بەناوە ئاگر و خوێن و ئینتقام و تۆڵە سندنەوە و یەکتری هەڵدڕین و تەماح و حەسادەت و فەسادا خەریکن ڕێگەیەک ئەکەنەوە بەناو ڕێگەی ئاسن. هەر جارێک و کارکتەرێک ئەهێنرێتە بەردووربین، هەر جارێک و پەردازشە کارکتەر وە کەسایەتیەکە، چه ئەوانەی کە زەدە قەحرەمانن، چه ئەوانەی کە قەحرەمانن. تۆ ئەوێنی لەناو ئەم داستانە کەسانێک کە قاتڵن، کەسانێک کە هەفتیرکێشن، کەسانێک کە یاخیە لە دەوڵەتە ئەمریکان و لە کۆمەلگای ئەمریکا لە فرە جێگەیەکە ئەگەریش حکمە ئێدامیان بوێت، دەسەڵاتداران و خاوەن سەرمایەکان لیان ئەبورن لەبەرەوەی کارەکە بێ ئەوان ناچێتە بەرەوە، بێ تەخەسوسێکە ئەوان هەزیان، بێ ڕۆحی پڕ لە تونند و تیژی و دەڕێک و سەختێکە ئەوانە هەسیان، سەختاییە ئەم کارە بە ئینسانە لۆکەی ناچێتە بەرەوە. تۆ کارکردە کلیسا ئەوێنی و دین ئەوێنی لە تەرشتە ئەمانە و ئینسانهایە کە هەر کام ڕابردوویەکیان هەست و لە مەسیرە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ سەختاییە ئەم مەجموعە و ئەم ئێڤنتە کە دانانە ڕێگەی ئاسنە چیرۆگە لە جۆرا و جۆر تێتە دەرەوە کە تۆ وادارە ببیرکردنەوەکە. تازە فامی ڕووداوگەل لەم چەشنە تۆ فێرەکە بزانێت هەر ئێڤنت و بۆنەیە کە دروست ئەوێت، هەر ئینسانێک لە پێگەی خۆی و ڕووی تێکە، لە پێگەی خەونەکانیوە، ڕوئیاکانیوە، لە پێگەی زعفەکانیوە، کەمبودەکانیوە، لە پێگەی تەماعەکانیوە، و هەر کەسێک و جارێک دێت چیرۆک خۆی نەقڵەکە، ڕابردوویەکە بووگیسی، ڕابردوویەکە لەگەڵ خۆی تێرێتی و لە ئێستایا هەنێ هەڵس و کەوتی لەیەکەوێت. شتێکت کە نەکردبێت مێژوویەکت نەخولقەندەکە. من تەرانەیەکم بۆ ئێوە لێدا، دەورانێک باسەکە لە کۆچە ئێمە. یاڵەتە متحدەی ئەمریکا نێتوانی ڕێگەی ئاسندا بنێت ئەگەر قات و قڕی لەندەکان نەوایە، ئەگەر قات و قڕی چینیەکان نەبوایە، بە ملیۆن ملیۆن کرێکارە چینی برسی دەرکریاک نهاتایەتە یاڵەتە متحدەی ئەمریکا بە پوڵێکی فرەکەم سەختترین کاری نەکردایە بە بێڵ و بە پاچ ئەو زەمینەی نەدڕیایە تا ڕۆژێ 5 مایل ڕێگەی ئاسندا بنێت. و شارگە لە متەحرکێکە لە تەنیشتە ئەم ڕێگەی ئاسنە خەریکن بە ئیلتیجای یاڵەتە متحدەی ئەمریکای وەنەبەرەوە.
خب ئێمە زانین کە لە گرا بۆ لەبەرەوەی خاوەنددارێکیمان لە خۆمان نەکردەکە. ئێمە زۆر تەقلیدیانە لە ژێرە کەش و هەوایە کە بۆمانیان دروست کردگە هاین بە شوێنە کوڕەپێ، هاین بە شوێنە سۆفیە ڕەبەنە خەڵوەت نشینەوە، سۆفی گۆشەی خانەقاو و مستە پیری مەیکەدەم زاهدە خەڵوەت نشین بوو مستە مەست و مەیزەدەم. ئێمە یا ئێشەیە ڕەبەن و سگوش و زاهدە خەڵوەت نشین و وشکە سۆفی بین، یا ئێشێ سەرمان کردوێتە مەیکەدەکان و مەیفرۆشیەکان خۆمان بێخیاڵکەین، خۆمان بینە دەسە وەهمە، خۆمان بینە دەسە سستی و سەرخۆشیە. ئەگەر چی ئەبوایە لە بەشکەلە جۆرا و جۆر ئەمە بەڕەسی کردە، بەڵام لەبەرەوەی ئەم کە پەیامە بگێت بە یاران و بەرهەڵستیانە کوردەوار، من مەجبورم تۆ زێزی پیکەم نەتیجە بگرین. ئەگەر ئێمە بتوانین چیرۆکە کەلانە ژیانە کۆمەڵایەتیە مردمێک لە ڕوو بەڕوو بوونەوە بەرەو دروستکردن و بەرەو پێشچوون و ژیانکردن بخۆنینەوە، ئەوجار ئەزانین لە مەسیرە دانانە مەسئلەیەک و بەرەو پێشبردنە مەسئلەیەک هەر ئینسانێ بە گوێرەی خۆی تێدەناوی. سیاسەتمەدارە فرسەت تەڵەب، ئینسانە ئیستقلالکەر، ئینسانە تەماحکار، ئینسانە بە شوێنە ناوا گەڕیاک فرسەت مناسبە وێنێ تا کەڵکە خۆی لێ وەربگرێم. بەڵام ئەمە بەردەوامکردن یەک مەسیرە کە وردە من ئەو کانەکشنمە بگۆڕم و شتێ خەریکە تووشە کێشەمانەکە. وردە وردە داستانێکی تر ئەخۆتخێنێ. ئێمە بیستمان کۆمەڵێ مامۆستا گەلێکیانە بڕۆن ومان بگرن، حتمەن زانیمان کە مزایدەی سیاسی تیاکرێ، حتمەن زانیمان کە شانۆگەریشی تیاکرێ، حتمەن زانیمان کۆمەڵێ کەس هان بە شوێنە ئەوەی کە لەم پێگە کەڵکوەر بگرن بۆ مەقسەدێکی تر، بۆ منافعێکی چکۆلەتر. بەڵام هەر ئەمانیشە خاسە، هەر ئەمانیشە هەر کەسێک و بە تەماحێکە تێت تۆ ئەتوانیت لە بەردەوامکردنە ئەم بوونە ئەوجار چیرۆکە تەکتەکە ئەمانە لە مەسیرێکا کە ئەمان لە پێشەوە بۆ خۆیان داڕشت بوو بگۆڕی و بەرەو ئاقار و مەسیرێکی تر بڕۆن کە خۆشیان نازان. من لەگران وساگمە کە لەمان گرتنە لە خواردن تا خەیمەگا یا ئوردوگای منزورم چییە؟ ئەمریکا من نازانم لایڤە بۆ ئەبچڕێتنتن، نازانمەوە سەبەب و هۆکەیشی چییە، کانەکشنەکەیشم گۆڕا بۆ خەتێکی تر. بە هەر سوورەت مەسەلە سەریە مەسێمە بە شێوەی تەقلیدی جۆرێک لە ئێڤنتێک کە بیستومانە و دیومانە لەم دنیا بەرخراریەکەین، بەڵام سەبک و سیاقە خۆمان هەست، بەڵام لەمەل چیلی ئەکۆڵینەوە دیارەوانەی کەمان ئەگرن خواستەکانە خۆیان لە لافیتەیە کادەنە دەرەوە و نەنامەیە کادەنە دەرەوەی دەن بەدەسە مەرجعی کە پێیان وایە دەبی ببینێ. بەڵام ئەی ئێمە چیمان مەبەستە؟ ئەوڵەن با من شتێ دروستکەم. خب جارێ بووگە بە مۆت چمانی پرسەس چمانی زەماوەنە، ئێمە بڕێ قسە تکرارەکەینەوە بێ ئەوەی بیری لێ بکەینەوە. مەسەڵەن ئێمە ئێژین ئەڕۆین پشتە مامۆستایان یا خەڵکانەمان گرتووەکەین. وتنەکە غەڵەتە، بە هەموو هەڵس و کەوتێکەوە لۆژیکی غەڵەتە. اتفاقن ئەوانەی کە چووگنە ئەوێ وەمان ئەگرن ئەحیانن پشتە خەڵکن، نەخەڵک پشتە ئەوانە. خەڵک توودەیەکی نامتعەینە، خەڵک توودەیەکی بڵاوە پێکریاگە، خەڵک لە هیچ کوێ دەرناکەوێ.
وإرادة خلق لحيش كوي درناكوي بوي تو لدولة سازية يجي إرادة خلق لمؤسسات دا مزراوة دركوي كونغرس الولايات المتحدة أمريكا أما درخروي إرادة مردم أمريكاس يعني مثلا تو قرقت بيجي أقرا بارادارك شواتيا كسايتي مشهوري شواتيا تو أروي لسر الرشا كشك دروسكي تو أروي لقلاچولان كشك دروسكي يعني أقرا صاحبي مش قورة كيسي إما مالا كيسي ولا أمبرزاية فريش قورس يا مثلا تو بيستكت لقيمة جمعيتك 20,000 نفر وقن 10,000 نفر وقن تشوقن بناي شان دروس كالقناوي قلاص قلاي مديوان بالم دابي وقلا كبروخا بالبن بكيو كواتا مشتيك أكيد نموني خرواريك كمينيك درخرة زورينيك أما خلق كردوارينيك بشت أمان أجري بلكو أما أمانا بوغن بپشت بو خلق كرد لجيجيكا تعينيان بياكر لو مكانك خيميان دانياغا تشوغن لدوري يكتريا خربوغ نسو وأكتيكا كان أويش دسكيشانا لخواردنو لنوشينا هركسي هابا شوينة كراس خوي بو خوي بطري يكيك بيجي كسايتي كوملايتي هزروات أبي بيجي من لبي شبو وكو چون برسيكا يا زماوانيكا برواد دقيقي خوي ببرد دوربين يكون شان باو كوملي قصب كاو بيجي من پشت ايو مناتو پشت اواني اوان درخر ارادي نبوغتون اوان درخر ارادي نبوغتون اوان اگر پشتی کیش بوید بو خلق نامتعین اوانن نتو اوي منتظر السياسة اوي منتظر البوستا لكردستان رواتا بي مزايدة اكا باتوجي دروس مزايدة بكا تو نرويجي لوانا پشت بگرين او درخره بيدنگيه خلقي كي تالان كرياغا روح تالان كرياغ ميجو تالان كرياغ كرامة تالان كرياغ او درخنا اوسا تو پشت اوني او پشت بوتو اما نكتة اول نكتة دوم من بوتن تشيوكا ريغي آسنا امريكا درك مشتيك دان بيبيجم اما سيرة روبروبونة وبريو بردن جيانة تاشوين دس خمانيتيا درخين ريغيكي سخته ريغيكي ببزية ريغيكا برل الرنج ريغيكا امال لخومانا وتوشي رنجبين يكي بتماعكارة يكي دزا يكي فريقرك يكي قاطلة ولي امانك قشتيان لي احالين خد جريانك داني أمانة حزبك فرين دا درجيريانك لتعاملات الدرون خويانا تا داويك أخلقيت وجيب جيبيت أوانيك شورشجير واقعين هان بشوينة تعين بيدانا بخلقها هان بشوينة ودرخستنا هيز خلقها أمانة إشي بردوام بن تبعتنا وانشانو قري خويانا كان نمايش خويانا كان بقرا او نمايشي كاوانا اي كان تو اتواني كلكي ديور بقدي برو مسيري كخوت قرقتها يك ايو بردوام بن دو يارانا اخيز كردوار سربخو برحلصيان كردوسان ايو اشي ورده بير لما بكنو امرو روجة الششمة برسيتيا وتشينيتيا نازن لواني وشك بي بز ترنا بي آويان هبي ما نقرتنا كتواني ما نقرتنا وش بيت يعني خوراك من نازن وشكو تربيك يا هروشكا بلان بما وشكو تربيك روج الشاشوما خريكا ورده لش ضعيفتر وضعيفتر اوي لش ما نقرتوان
با حکوومەتە هەرێمە کوردستان و حیزبهای دەسەڵات ڕاوڕوت و خۆیان بکەن بەرەی تەبلیغی خۆیان بۆ نەبەرەوە. من ڕۆژە ئەوەڵیش وتم ئێوە لەگرا کۆمەڵی ئینسان ئەدەنە دەمە یەکتریوە بزانن کۆمەڵگا هەست، بزانن ئەکتە واقعیە ئەوان متمانە ئەگۆڕێت بە یەکتری، متمانە لە حشکوی تاریخانەوەگە هەچ وەخت گەورەترین پێغەمبەرەکانە خوایش خەڵکەکەی خۆیان متمانەیان پێ نەکردن. مەسیح هەرە و خەڵکە ئەیدامی کرد. محەممەدە پێغەمبەرە ئیسلام هەزاران بەرنامەی بردەبەر و تاتوانی فەتح مەککە بکە، تاتوانی ئەمانەی کە لێو دوابوون و میراسخوارە پێغەمبەر بیان کاتە موسڵمان. وەگەرنە هەر سابقین بوو لە دەیان دعوەتێک کە کردی و قودرەتێک کە گەرێکی بەدەستی وێرێت هەر تووشە خوسران بوو. متمانە ئاسان نییە، بەڵام تۆ لە بەردەوامکردنە کاراکتەرە ئینسان قەحرەمان دەرەکەوێ و کاراکتەرە زدە قەحرەمان دەرەکەوێ. زدە قەحرەمان توش و گیرۆدەیە کارە خۆیەوێت، مەسیرێکە و ئەیوات وردە وردە دەری ئەخا و فڕێ ئەدا لە مەسیرەکە. ئەوانەیشی کە وشکە سۆفین و ڕەبەن و سگوشن ئەوانەیشە ڕووی واقعی ژیان ڕوبەڕوویانەوێتەوە، وەسوەسەکانیان هەستە بە تۆڵە سندنەوەیان زۆر شتی تر. بە بڕوای من ئشی وردە وردە ئەو مەکانە وا تۆ چۆن مەسەڵەن گەرەکتە ئیرادەیە خەڵک لە پارلەمانێکان نیشان بەی زەمینێکی بۆ داهانی و ساختمانێکی بۆ دروستەکەی و ئیژی ئەمە ئیرادەیە نوێنێرایەتی خەڵکە ئەو مەکانەوە خەڵک جەموگە و خێمەی تیاداگە ئشی بوێت و خەیمە و خەرگاهە خەڵکە بە تەعەیونگەییگە خاوەن چیرۆکە خاوەن مەبەست. تا بۆ یەکەم جار لە مێژووە تۆ لە ڕەوەندێکە ئەکەویتە ناوی، لە مەسیرێکە ئەکەویتە ناوی بۆ مەسیرە مبارزاتە واقعیە شیوەی تایبەتە خۆت بخڵقێنی. ئەمە ئەوەڵین سەمەرەی ئەوەسە کە ئێوە وردە وردە لەگەڵ فەزایەکا کە ئیدەئالیزەی ئەکەن بە شوێنە کەمالگەراییەکان فکرەکەن ئینسانی قلابێشی کەسێک بێت خوا لە ئاسمانگە دایگرتوێتە خوارە و زۆرە ڕۆسە مزاڵی بوێت، ئەقڵە ئەفلاتونی بوێت، ئیرادەی پۆڵاین و سەبرە ئەیوبی بوێت و ئیرادەی محەممەدی بوێت. تۆ اشتباکە، تۆ ئینسانە عادی تێتەوێ، ئینسانە عادی پڕە لە شەک، پڕە لە ترس، پڕە لە خەوف، پڕە لە تۆقاوی، پڕە لە ڕاڕابوون، پڕە لە بە ئێرادەیی. ئەوەی کە ئێمە مەچەکە خۆمان و زۆرە خۆمان ناوێنین ئشرافە دەسەڵاتە بەسەر ئەوەی کە ئێمە تاک بە تاک ئینسانگە لە هەڕۆڵە ترسیاگێکین. بەڵام کە لە دەوری یەکتریا کۆئەوینەوە ئەبین بە خاوەنە وەرە و هێز و قودرەت و دەسەڵات کە یەکتریەوێنین بۆیە بڕێچێت هەر قسەکردن نییە، هەر قسەی خاصکردن نییە، بەڵکو لە شوێنە قسەکردنە سەوارە بەر قسەکردن، سەوارە بەر هەبوونە ئیدە ئێشێ هەڵس و کەوتیشت ئەمەی تیا دیار بێ. ئەو جێگە بکەنە خەیمە و خەیمەگاه و ئوردوگاهە خەڵک. جاران لەشکریان کە ئەگواستۆ لەشکەر ئوردووی ئەدا، تۆ ڕوبەڕووی ژیانێک بووی تۆ بە هەزاران ئاستەنگە تەبیعی و مەسنوعیەکەوا لە ڕێگەتا. ئەگەر ئەمە کۆمەلگاس و ئەگەر ئێمە لەگەڵ یەکتریاین ئێمە دەرکەوتگە مرۆڤ بوونەوەرێکی هاوکاریکەری تەعاملکەرە لەگەڵ یەکتریا. ئەوە منفعەت نیە ئێمە ئەلیکێنێ بە یەکۆ، ئەمە زەرورەتە ژیانە ئێمە ئەلیکێنێ بە یەکۆ. ئێمە بە یەکۆ نە ژیانمان هەست، نە ئەتوانین تەحەممولکەین، نەبۆمانەچێتە بەرەوە. بەڵام ئەم حەڵقەیەمانە لێ ئەشارن و مەجالەکەمان بۆ دروست ناکەن. کار و کارە مبارزاتی هەر سانەفەدی ئەوەڵی سەختە. نەگەرانیش لە درۆزن و
لا كسيك بشوين الشهرة هاتقو كسيك بشوين شانو قري ونمايش ودسكوته كاتي هاتك مول نمانا ضرورة أم مسيرنا قش كسي تدنابي قش كسي قري كسي كرواسا خوي لي داد ريت بش خوي بوريت بهر ميزان ايولا سر برنسيبا كان خوتان بيوسن وبردوامي كان اوان بيرنتر اون تاو توانيا نامني شانو قريان تواو اوي روجي ششوما ورده وري امان كتيت خوارو ايو اشي بروننا وقوناغي كيتر تاوريان بمينيت تاوريان بمينيت تا او نتيجي كمن وتم بچاو خويان بشيوي ملموس بيبينن كبو اولين بار لكردوارا ورده خلق متعين او لتنشتي يكتريا كواتا وشوينه دبي بكري بخيمقاه إنسانة متعين جيك ورده دبي خيمكان يولد دورة أوانا بيت ورده دبي لتنشت أوانو خيمكان دابن ديت أما بيامي چيه بيامي أو ستوبو أولين بار خريكي أويني ديان إنسان واقعي يك أدوزنو يك أدن دمي يكتري وحنقاوة كان بعدي أبي بميجو بزانن هر داهينانك سرتا خلق بيبيكني بلان كحركت أكا أبي بميجو سركوي بويا إما دانشين ميجوي خلقانة ترخوينين وتقليديا وشكان ورفتارة كانين كوبيا كين جواو ناداتو لبروي خلاقيتها مسيرة خمانيتيانية إما نمان قرك بيدين بشوين الروندك كأجيت برو إما بيمان ما يقلمك ما قل كسد اسمه مهندسية كين وما كان غلطك أبوي حيج نتيجة يقنادات إما استخريكين لميدان مبارزة أم دقيقة أم لحظة أم ساعة تخريكي مبارزة كردني كواتا هنقاويك برو بيشترى روين وأم هنقاوة بتويكا هنقاوة تأثير جزارك بيلن با خلقي بين خلقيتين شمانية تعزيتين وديداركن وديدار عزيزانكن وخوشان درخن لو أنا الربيواني شبكان بلام أوي أمينيتو وأوي تاريخ دروسك وصور دور ده خيمة ليدات أم بجداري كردني حتى أقل بشي وي تقليدي ونمايشي بي براسيني أم براسندن سازمان دهي ليتي تدرو رخراوي ليتي تدرو آشنایی لیتی تدرو یکناسینی لیتی تدرو هست بورو شخصیت و کسایتی کردن لقل یکتری لیتی تدرو اما او سوا صحوانه ده صلاة لیترسن خرابش لیترسن حسابشي بو ناكن بأنواع مسيرة كأتوانن بقورن ومنحرفي كن تو يا نابي بي بخيت ناوى مسيرة يا شبزاني أم مسيرة إمكاني هز لحسي وقتي وكانت بترازيت ويا كساني كبشيوي واقعي وانا اوي بردوان بونيان لسر واقعية خويان مسير اقوريت برلو يهيزو تابو تواني او انتواويت ايو اشي ام حماسة بيوانا قناغي كيتر ورده بانقواز بودانان خيمقاه وردقاه خلق بتعين جيجة ودر خرياق بكن دس بكن أو شيء غير واقعية وأزانن مبارزة ببهانية بزانن يكتر خوش قركبون بأوي كتو حاضر بو خوش بون كسي كيتر بها بدي ميسرنية حولاتي بون يعني من آمادم بو برجونديتو بهابن بخوم هاو كاري كردن يعني من آمادم بو أوي تو برجوندي دسكوي خوم بسر شان خومو هزينة دابنيم وهزينة بدم أنا قصي الكشي كردن ناقابو مسيرة وأوا نارواد بويا دورانك إما هم دوران قشنيك هم دورانك إما أتوانين دروس كديبين وإما أتوانين هما بخش وسيما بخش
جیهانە ئەناوە ناومێدی بریاکا بووین کەواتە لە قۆناغێکەوە بەرەو قۆناغێکی تری بوون لایەوە خۆش